پەرتوخانەی کۆنگرێس گەورەترین پەرتوخانی دنیاە کە خاوەنی زیاد لە 162 ملیۆن کتێب و دەستنووس و بابەتی هەمە چەشنە. تەمەنی ئەم کتێبخانەیە دەگەڕێتەوە بۆ 270 ساڵ لەمەوبەر. ساڵانە نزیکەی 2 ملیۆن کەس سەردانی ئەم کتێبخانە گەورەیە دەکەن. کتێبخانەکەی کۆنگرێس بە پتر لە 470 زمانی دنیا کتێب و بابەتی جیهانی هەیە کە هەر لە سەرەتاوە پەرتوخانەکەی تامەس جەفرسن بوو بە دامەزرێنەری ئەم کتێبخانەیە. سەرەتا سەنجان خستبووە سەر کتێبی سیاسی و یاسایی چالەکیەکانی کۆنگرێس، بەڵام کتێبخانەکەی ئەو بە چەندین زمانی جیاواز کتێبی تیا بوو. هاوکات کتێبی هونەری و بیناسازی و ئاینناسی و زانستیشی تێدا بوو. بە پێی ستانداردی جیهانی کتێبخانەی کۆنگرێس مەزنترین کتێبخانەیە لە جیهاندا کە زیاد لە 30,000 کارمەندی هەیە و هاوکات زیاد لە 50 هونەرمەندی شێوەکار و پەیکەرساز بەشداریان کردووە لە نەخشەسازی هونەری ئەم کتێبخانەیەدا. پەرتوخانەکەی کۆنگرێس لە ساڵی 1800ەکاندا دروستکراوە. ئەو ساڵە بوو کە حکوومەتی فیدرال بە واشنگتن گوازرایەوە کە لە مناوەدا شاری تەواوەتی نەبوو. هەرچەندە ئەلەگزاندریا و جۆرج تاون دوو ناوچەی سەرکەوتوو بوون، بەڵام پەرتوخانەیەک لەو ناوەدا نەبوو. خاتونێکی کوردیبانە بە ناوی سووریا فەلاح پۆشاکە کوردیەکانی خۆی و کوڕەکەی پێشکەشی کۆنگرێس کردووە و کتێبخانەکەش زۆر بە جوانی وەک تابلۆی هەمیشەیی دایانناوە. ئێمە لە ئەوروپا و کەنەدا و ئەمریکاوە بابەتی کوردی وەک زازاچی، کورمانجی، سۆرانی، گۆرانی و زاراوە جیاوازەکان کە بە شێوازی جیاجیان نووسراون لە ئەرمەنیا و ئەزەربایجان و بە زمانی عەرەبی و شێوازی لاتینی تورکیا و لە سووریاشەوە کۆ دەکەینەوە. ئێمە لێرە وەک سەرچاوە کار دەکەین، بوارێکی گشتی پەیوەندیکردن و یەکتربینون و یارمەتی توێژەران دەدەین. ئەم پەرتوخانەیە تەنها ماڵی کتێبەکان نییە، بەڵکە بۆتە گەورەترین گەنجینەی دنیا بۆ کۆکردنەوەی تابلۆ و مۆزیک و وێنە و دیمەن و فەرهەنگ و داهێنانەکانی ئەمریکا و دنیا. بەڵام ئایا سەرجەم ئەو بابەتانەیان خسۆتە سەر ئینتەرنێت؟ هەموو بابەتەکان نا. کتێبخانەکە زیاتر لە 160 میلیۆن بابەتی لەخۆ گرتووە کە بەڕاستی زۆرە، بەڵام چەند میلیۆنێکمان خستۆتە سەر ئینتەرنێت. زیاد لە 1 میلیۆن وێنە لە بەردەستدایە و کاری لەسەر دەکەین. بەم دوایانە سەرجەم بەڵگە و بابەتەکانی سەرکردەی زودنەوەی مافی شارستانی ڕۆزا پارکسمان دیجیتال کردووە. سەرجەم نووسین و بابەتەکانی سیگمۆند فرویدمان تەواو کردووە و لەبەر دەستدان سەرجەم نووسراوەکانی جۆرج واشنگتن و ئیبراهیم لینکنمان تازە کردوونەتەوە. زیاتر لە 5,000 کتێبی کوردی و بابەتی فەرهەنگی کورد لەم کتێبخانەیەدا جێبۆتەوە. هاوکات ئەوان دەڵێن دەرگاکانمان کراوەیە بۆ کتێب و فەرهەنگی کوردی و وڵاتانی دیکەی جیهان. بە چەند ڕێگایەک بابەتەکان کۆ دەکەینەوە. ئەم بەشە بەرپرسیارە بەرامبەر 78 وڵات لە جیهاندا. یەکێک لەوانە کوردستانە کە ئێمە بەرپرسیارین بە کۆکردنەوەی بابەت لەو بەرەوە. ئێمە لە هەرێمەکاندا ئۆفیسمان هەیە. کتێبخانەی کۆنگرێس 6 ئۆفیسی سەرەکی لە جیهاندا هەیە بۆ کۆکردنەوەی بابەتەکان لە قاهیرە و ئیسلام ئاباد و جاکارتا، نیودەلهی، ریۆ و دانایەک لە نایرۆبی. ئەو ئۆفیسانە یارمەتیمان دەدەن کتێب بکڕین و کەتەلۆگی کتێبەکان پەیدا بکەین و بۆمان دەنێرن بۆ ئێرە. تەنها کتێب نا، ڕۆژنامە و گۆڤار و کاری ڕۆژنامەگەری و تابلۆ و فۆتۆ، دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە کتێبمان بۆ دەنێرن. لەم سەردەمی دیجیتال و فرە تەکنۆلۆژیادا چۆن پەرتوخانەیەکی دێرینی وەک کۆنگرێس دەتوانێت نەوەی نوێژ بێبەش نەکات؟ بەڕێوەبەری دروستکردنی پەیوەندی گێل ئۆسبێرگ ڕای وایە. ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. پەرتوخانەکەیدی کۆنگرێس زۆر بە سەختی کار دەکات بۆ ئەوەی خەڵک بزانێت کە ئەو سەرچاوە جیهان ناسیەی ئێمە هەمانە لە بەردەستی ئەواندایە. ئێمە زۆر کار لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەین. فەیسبوک، ئینستاگرام و ماڵپەڕی تایبەتی خۆمان هەیە. میلیۆنها بابەتمان هەیە کە خەڵک دەتوانن بۆ لێکۆڵینەوە بەکاریان بهێنن وەک وێنە و نەخشە و دەستنووسە کۆنەکان. دیارە لێرە بایەخێکی گرنگ بە کتێب و فەرهەنگی کوردی دراوە، بەڵام ئایا چۆن ئەم کتێبخانەیە لەو پەڕی دنیاوە دەستی ڕادەگات بە کتێب و بابەت لەسەر کوردستان؟ ئۆفیسەکەی ئێمە لە قاهیرە پەیوەندی لەگەڵ دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوەی وڵاتە جیاجەکاندا هەیە. بۆ نمونە بۆ ئەو بابەتانەی کوردستان لە ڕێی دەستگاکانی عێراقەوە یان لە ڕێی هەرێمی کوردستانەوە بۆ قاهیرە دەینێرن دەستمان دەکەون. هەروەها لە سویدیش بابەتمان لەسەر کورد بۆ دێ لەبەر ئەوەی ڕەوەندی کورد لە سویدن و دەستگاکانی چاپ بڵاوکردنەوەی لەوێن. هەروەها لە ئێرانیشەوە لە ڕێی ئۆفیسی ئیسلام ئابادەوە بابەتمان لەسەر کوردانی ئێران دەست دەکەوێت. ئێمە تەنها بە زمانی کوردی بابەت لەسەر کورد کۆ ناکەینەوە، بەڵکو ئەو بابەتانەش دێن کە سەبارەت بە کورد و کوردستان بە زمانە جیاجەکانی دنیا نووسراون، چ بە ئینگلیزی، فەڕەنسی، ئەڵمانی و ئیتالیش. کتێبخانەی کۆنگرێس لە واشنگتن سەرەتا لە کتێبخانە بچووکەکەی تامەس جێفرسنەوە دەستی پێکرد 200 ساڵ لەمەوبەر، بەڵام ئەوە سەرەتا بوو.
ئێستاکە گەورەترین کتێبخانی دنیاە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا، واشنگتن.